کۆنگرە بەڕاستی شتێکە کە ئامانجێکە بۆ پێشکەوتنی ژنان، بۆ لێکتێگەیشتنی ژنان، بۆ کۆکردنەوەی ژنان کە لە باشووری کوردستاندا ئێمە پێویستیمان بە کۆنگرەیە، پێویستیمان بە کۆنفرانسە، پێویستیمان بە پەروەردەکردن و وشیارکردنەوەی ژنانە لەو چوارچێوەی کە لە فکر و فەلسەفەی ڕێبەر ئاپۆدا تێکۆشانەکەین هێڵێکی ئازادی خوازانە بۆ پێشکەوتنی ژنان، ڕێگرکردنی توندوتیژی لە سەر ژنان کە ئەو توندوتیژیانەی کە لە باشووری کوردستاندا بەڕێوە ئەچێ لەسەر ژناندا، ئێمە بە پەروەردەکردن و بە کۆنگرە و سیمینار و کۆڕ و کۆمەڵەکانمان ئەتوانین ڕێگرتن لە ئەو توندوتیژیانە بکەین لە باشووری کوردستاندا. جیاوازیەکان ساڵ بۆ ساڵ بەرەو پێشکەوتنە، لە پێشکەوتنێکی بەرفراوانترتایە لەبەرەوەی خەڵک زیاتر وشیارە بێتەوە، خەڵک زیاتر لە ئەو واقعەتی ئەگا کە ئەو توندوتیژیانی و ناحەقی و گەندەڵی و سیستەمی سەرمایەداری و دەوڵەتگەرایی کە لە بەرامبەر تەواوی مرۆڤایەتی کات، خەڵک وردە وردە لە ئەمانەتی ئەگات و پەنابات بۆ هێڵی ئازادی خوازی کوردستان، پەنابا بۆ هێڵی تێکۆشان، پەنابا بۆ ئەو فکر و فەلسەفەی کە ڕێبەر ئاپۆ لە تەواوی جیهاندا بەرقەرار بووە. ئێمە پلان و پێشنیارمان نەخشە ڕێگامان هەیە، پلانی زۆر جیاوازمان هەیە بۆ وشیارکردنەوەی کۆمەڵگا، بۆ وشیارکردنەوەی تاگ، بۆ وشیارکردنەوەی ژنان کە بتوانن خۆیان پێشخەن لە ڕووی فکریەوە، لە ڕووی ئایدۆلۆژیای ژنەوە، ئەو ئایدۆلۆژیایی کە ژنۆلۆژی پێشی خستووە لەسەر فکری سیستەمی خۆبەڕێوەبەری دیموکراتی کە ڕێبەر ئاپۆ پێشکەشی کردووە بۆ ژنان کە ژنان بتوانن قاڵ ببنەوە لە ڕووی فکری، لە ڕووی ئابووری، لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی سیاسی بتوانن خۆیان پێشخەن و بتوانن کارێکی هاوبەش بکەین لەگەڵ هەموو ژناندا، پەیوەندێکی توندوتۆڵمان هەبێت کە بتوانین ڕێبەستی لە توندوتیژیەکان بکەین، ڕێبەستی لەو گەندەڵ و سیستەمی سەرمایەداریە بکەین کە تەواوی جیهان پێوەی ئەناڵێ، مەترسیدارە لەسەر تەواوی مرۆڤایەتی. ژن هەر جیژی ببێ ئەم وەکن هاننکێ تاژێ پشتگیری دنە هەر سازیەکێ هەکە ئەش بۆنە ئازادیە تەکۆشین بکە. ئەمت بینین هەکە ئەف ڕێکخراوی ڕێژێکێژی چ باشووری کوردستانێژی و چ العراقێژی تەکۆشینێکە گەلێکا مەزندایە مەشاندن ئەش بۆنە ئازادیە ژنێ و هەدەف و ئارمان جێمە ژنا تەڤایەکە چ شنگالێژی ببێ، چ کەرکووکێژی بێ، چ سلیمانیە هەر جهی هەکە ئەس بێژم ژن ڕاستی زۆر و زەحمەتیە ببێ. ئەس بێژم ها ئەمکارن میناکێ خۆ ئەش بان ڕێخستنا بگرن ئەف ڕێ و ڕێیاکە سەرۆک ئاپۆ دای بەرما ڕێ و فەلسەفەیە سەرۆک ئاپۆ ئەم نهانێکەش خوڕە ما ئەو ڕێ هەلبژارتیە ژبەر ئەو ڕێ ما ئەدگینێ ئازادیە ئاژن. بەلێ ئەم وەکە تاژێ و ڕێژێکێ کار و خەباتێ ما ئێ vêgira hevbeş em hewlê din heke demê pêş jî hîj bîtir hebin em hanekê milê çalakiya de çi jî meselen şingal rastî çi dibe çi zor û zehmetî em piştgiriya rejekê em dibînin dibêj aliyê daxuyaniyê xwe de arman çiyeka hedefa me yeka û me bi hev re kar jî bikin hetanekî jin negihne rêya azadiyê. بێگومان گرتنی هەر کۆڕ و کۆبوونەوەیە کە تا ئەگاتە ڕادەی کۆنگرا بۆ پرسەکانی ژنان گرنگی تایبەتی خۆی هەیە، چونکە هەموو کارێک و پێشخستنێک بێگومان بە شێوەی ڕێکخراو ئەبێ، ڕێخستن و دیالۆگکردن لە بینی ئەندامانی هەر کۆنگرەیەک بیان هەر کۆمەڵگایەک بێ پێویستی بەو دیالۆگانەیە کە بێگومان کۆنگرە لە ترۆپکی کۆبوونەوەکانە پێویستە بگاتە ئەو ئەنجامانەی کە پرساکانی ڕۆژ بە ئامانج بگەێنێ و ئامانجەکان بگات بە ترۆپ و ئەنجامی بدات بەو شێوەیە کە پێویستی کۆمەڵگایە. بێگومان کۆمەڵگای کوردستان لە بوارێکی زۆر شڵەژا و شڵەقاوە هەیە بە تایبەتی لە باشووری کوردستان، لەبەرەوە هەر شێوەیەک لە کۆڕ و کۆبوونەوە و دیالۆگکردن لەسەر پرسەکانی ژن بۆ چاکسازی لە کۆمەڵگا کارێکی پیرۆز و
پێویستە بۆ گەڕان بە دوای میکانیزمی چارەسەریەکان، ینی تەنها لە شێعاراتان نەمێنێ و لای من بە پابندبوون بە ئایدۆلۆژیایەکی دیاری کراوە ئەوە کێشەیە بێگومان لە مۆدێرنەی ئێستا لە پۆست مۆدێرنا پێویستمان بەکرانەوە و دیالۆگی زۆرتر هەیە لەگەڵ هەموو چین و توێژ و بیر و ڕاکانە بۆ گەیشتن بە چارەسەری بنەڕەتی لە کوردستانە. هەر شێوەیەک لە دیالۆگ گەڕانە بە دوای چارەسەرە، بەڵام گرنگە لە لای من کە چۆن نیەتی مرۆڤەکان ڕێکخراوەکان بە دڵێکی پاک بە دڵسۆزی بە نیشتیمان پەروەریانە دیالۆگ بکرێ بۆ ئەوەی بەرژەوەندی گشتی نیشتیمان بخرێتە سەرەتاوە.